سڵاو لە بینەرە خۆشەویستەکانی کەناڵ کورت فامیلی دووبارە هاتوولاتان بەکردنەوەی فیلمێکی تازە بەڵام بەر لەوەی دەست پێکەین ئەگەر بینەرێکی تازە لە کەناڵەکەمدا سبسکرایب کەناڵەکەم بکە و زەنگۆڵەکە تەڵاب بکە واروها لینکی کەناڵی دووەمم لە خوارێ ئەم ڤیدیۆیە بۆی ئەویش سبسکرایب بکەن وەکو یارمەتیەک بۆ ئێمە فەرموێستەر با دەست بە ڤیدیۆکە بکەین. فیلمی ئەمجارەمان لە ڕووداوێکی ڕاستی و وەرگیراوە کە پێنج بچووکترین قوتابی کەوتنە بەر گاڵتەجاری خەڵکیەوە. فیلمەکەمان لەگەڵ مامۆستاک دەست پێ دەکاتن بە ناوی سۆ کە قسە لەگەڵ قوتابێک دەکاتن کە قوتابەکە دڵتەنگ ببوو بۆی ئەوەی هەردەم لە تاقیکردنەوەکان 98 ئەهێنا و هەرگیز ڕۆژێک نەبوو 100 بهێنێت و دەیوت دایک و باوکم بەم نمرانە ڕازی نین و بەوە هەست دەکەم منیان خۆش ناوێ. بۆیە مامۆستاکە بانگی دایک و باوکی قوتابەکە دەکاتن و پێیان دەڵێت کە منداڵەکەتان زۆر ماندوو بووە و ئەوەی پێی بکرێت دەیکات و هیوادارم ئەوەندە زەختەی لەسەرا مەکەن بۆ ئەوەی یەکجاری ماندوو نەبێت. و دایک و باوکی منداڵەکە بە قسەکانی مامۆستا ڕازی نەبن و بە تووڕێی ڕۆشتن و بەڕێوەبەرەکە داوای لێبوردووین لە باوک و دایکی قوتابەکە کرد لەبەر ئەوەی باوکی قوتابەکە زۆر یارمەتی دارایی قوتابخانەکەی دەدا و دەبینی مامۆستا سۆ زۆر دڵتەنگ ببوو لەبەر ڕووداوەکە. بۆیە بۆ شەوەکەی مامۆستا سۆ ساوی بە هاوسەرەکەی دەکەوێت چنە چێشخانەیەک و ئاهەنگی ڕۆژەی دایکبوونی بۆ گەڕاو و دواتر مامۆستا سۆ دەڵێتە هاوسەرەکەی کەوا من وازم لە کارەکەم هێنایەوە و هاوسەرەکەی لی دەڵێت 2 مانگی تر منی ژواز ئەهێنم و هەر بۆیە بڕیاریاندا کە بە تەواوی جیهاندا بگەڕێن بۆ ئەوەی خۆشی ببینن و دواتر سۆ خەریکی فێربوونی زمانەکانی تر ببوو و هەروە وەرزشی دەکرد و هەر کاتێک قوتابی دەبینی ئەوە بیری لە قوتابیەکانی خۆی دەکردەوە و ڕۆژێکیان لە کاتی وەرزشکردنیدا ئەوە لە تیڤیەوە بینی کە باس لە دایانگەیەکی دەکرد لە هۆنگ کۆنگ و لە گوندێک کە بەژێرەکە وتی هەموو مامۆستایەکان تەنانەت بەڕێوەبەرەکەشی نەیانتوانی و لەم شوێنە کار بکەن کە تەنها 5 قوتابی لەم قوتابخانەیەدا هەیە و لەبەر هەژاری خێزانەکەیان نەیان دەتوانی بیان بەنە قوتابخانەیەکی باشتر و کاتێک قوتابەکانی بینی زۆر دڵیان پێسووتا بۆ یەکسەر دەڕواتە گوندەکە و کە بینی بینای قوتابخانەکە زۆر کۆن بوو و دەرگاکەش قفڵ درابوو و کاتێک لە پەنجەرەکەەوە سەیری ژوورەوەی کرد ئەوە قوتابەکانی بینی و زەرزەخێنەیەکی کرد بۆی قوتابەکان ترسان و یەکسەر ماسکەیان برد و خۆیان شاردەوە کە بانگیان دەکرد ئەوان وەڵامیان نەدەداوە بەڵام بەهۆی زیرەکی مامۆستا سۆ هەندێک پرسیاری ئاسانی کرد بۆ منداڵەکان وەڵامیان داوە و وەزانیان و زۆر دڵخۆش ببوون وە لە پڕ گەورە بوزکەیەک لێت دات و کە کچێکی بچووک بە ناوی لوکە ترساو کە وتی زەبەلەحەکە دەماخواتن و بۆ شەوەکەشی کاتێک سۆ گەڕاوە ماڵەوە کە هاوسەرەکەی بینی زۆر دڵخۆش ببوو کە وێنەی قوتابخانەکەی نیشانی هاوسەرەکەی دا و دەڵێت ئەگەر قوتابخانەکە لە 5 قوتابی کەمتر بێت ئەوە دای دەخەن. بۆیە سۆ بڕیاری دا یارمەتیان بدات بەڵام لی هاوسەری لێ ترساو بەڵام بە بڕیارەکەی ڕازی دەبێتن. بۆیە بۆ ڕێژ دواتر دەڕۆتە لای گەورەی گوندەکە و باسی ئەم شتێکی بۆ دەکات. بۆیە پیاوەکەش دەڵێت کەس ئامادەنیە قوتابخانەکە نوێژەم بکاتەوە و واروە خاوێنی بکاتەوە تەنانەت دەوڵەتیش ئامادە نییە 1 دیناری بۆ خەرج بکات و سەرەڕای ئەو هەموو شتە سۆ ڕازی دەبێتن و بۆیە بۆ بەیانەکەی سۆ لەگەڵ لی هاوسەری دەڕواتە قوتابخانەکە و دەست دەکەن بە فاکردنەوە و چاکردنەوەی ئامێرەکان و قوتابخانەکە ئامادە دەکەن بۆ ئەوەی بۆ ڕوو قوتابەکاندا بیکاتەوە. هەر بۆیە دەگەینە ڕۆژ یەکەم قوتابخانە کە سۆ چاوەڕوانی قوتابەکانی دەکرد واروە پێشوازیان لێ بکاتن بەڵام بەرپرسی قوتابخانەکەی ئەم شوێنە دێتە لای و دەڵێت ئەگەر ژمارەی قوتابیەکان لە 5 قوتابی کەمتر ببێ ئەوە بەبێ دوودڵی قوتابخانەکە دادەخەین و وە کاتێک قوتابیەکان دێن لەگەڵ مامۆستا سۆ دادەنیشن و ئەوە مامۆستا سۆ لەو ماسکی دەپرسێت کە هەردەم لەبەریانە. بۆیە منداڵەکانیش دەڵێن لەبەر ئەوەی ئێمە هەژارین و خێزانەکانمان ناتوانن بەمان بەنە قوتابخانەیەکی باشتر. بۆیە ڕۆژنامەنووسەکان و پێیانمێرەکان دەهاتن و ئێمەیان تەسویر دەکرد هەر بۆیە ئێمەش ماسکانمان لەبەر دەکرد بۆ ئەوەی کەس نەمان ناسێت. بۆیە ناوەکەیان پرسی کە UGT منداڵێکی دوانە بوون و کە ئەوی تریان ناوی کیتیۆ و ئەوی تریش تام و لەگەڵ لوکا وەلیان دەپرسێت کە ئایا حەز بە چ دەکەن وەرەقیان لە چی دەبێتەوە کە یۆ دەڵێتن کاتێک دەبینم باوکم پارەی هەیە و ئەوە زۆر دڵخۆش دەبم و کاتێک دایکم بەبیر دێتەوە زۆر دڵتەنگ دەبم لەبەر ئەوەی ئێمەی جێ هێشت و ڕۆشت و UGT وتیان زۆر دڵخۆش دەبین کاتێک وانەکەمان دەخوێنین و ئەو کاتەی لاسای یەکتر دەکەینەوە ئەمە زۆر ناخۆشە وەلو کەژنی دەزانیت چی بڵێتن بەڵام تام دەڵێتن دڵخۆش دەبێت کاتێک پورەکەی شتی بۆ دەکڕێتن و زۆر دەترسێت کاتێک هەورە بروسکی لێت داتن و وەلوکە دەڵێتن هەورە بروسکە دڕندەیە و خەڵکی دەخوات و دوای تەوابوونی داوامەکەیان ئەوە مامۆستا سۆ دەڕواتە لای پووری لوکا کەوتی بابەتی ئەم هەورە بروسکە دڕندەیە چیا و پورەکەشی دەڵێتن
ڕۆژێک باران و هەورە بروسکێکی زۆر بەهێز بوو و هەروە دایک و باوکی لەم ڕۆژەدا تووشی ڕووداوی هاتچۆ بوون و مردن. هەر بۆیە ئەم کچەوا دەڵێتن بۆیە دواتر دەبینین هەموو کچەکان دەڕۆن جگە لە یۆ جیتی نەبێتن کە چاوەڕێیان دەکرد تاوەکو دایکیان هات و هەروە داوای لێبوردن لە مامۆستا سۆی کرد لەبەر ئەوەی وتی بەپێی هاتووم بۆیە درەنگ کەوتم و دواتر مامۆستا سۆوتی خۆم دەتانگەێنمە بۆ ماڵەوە بۆ دەرکەوت کە ماڵیان زۆر لە قوتابخانەکەەوە دوورە. هەر بۆیە مامۆستا سۆ وتیە دایکی منداڵەکان کە چیتر خۆت ماندوو مەکە لەبەر ئەوەی خۆم هاتوچیان پێ دەکەم و هەروە دوو کچەکە زۆر دڵخۆش دەبن و بۆ ڕۆژی دووەم یۆ و لوکا نەهاتنە قوتابخانەوە و مامۆستا سۆ زۆر دڵیانە لابوو. هەر بۆیە دەڕواتە ماڵیان کە بینی باوکی لوکا زۆر تووڕە ببوو لەبەر ئەوەی کەسێک دەیویست بە زۆر خانەکەیان لێ بکڕێت بۆیە دەڕواتە لای لوکە و لە هۆکاری نەهاتنی بۆ قوتابخانە لێ دەپرسێت و لوکەش بە گریانەوە وتی دایک و باوکم هەردەم بە شەڕ دێن و دەترسێم ئەگەر بڕۆم ئەوە ئازاری یەکتر بدەن و نیان بینمەوە. هەر بۆیە چاودێریان دەکەم و کاتێک دایک و باوکی گویان قسەکانی بوو ئەوە تووشی شۆک دەبن و دایکەش دێتە لای لوکە و لە باوەشی دەکات و دەڵێت باوکت پیاوێکی زۆر باشە بەڵام جاروبار تووڕە دەبێتن. بۆیە مامۆستا سۆ داوای لە دایک و باوکی کرد کە لە پێش لوکا شەڕ نەکەن و هەروها نەیهێڵن جارێکی تر لە قوتابخانەدا داببڕێت و پاشان دەڕواتە لای یۆ کە بینی خەریکی کۆکردنەوەی شتەکانە و دواتریش دایانفرۆشێت و کاتێک پارەکەی وەرگرت چوو هەندێک کەلوپەلی بۆ ماڵەوەیانی کڕی. بۆیە کە چوە لای یۆ وتی باوکم نەخۆشە و کە دەبوایە لە شوێنی ئەو کار بکەم و مامۆستا سۆ شۆک دەبێتن بەبەوەی کە بینی یۆ بەم تەمەنەوە هەموو کارەکانی ماڵەوە دەکاتن و کاتێک باوکی هات و دەزانین کاری باوکی چاکردنەوەی ئۆتۆمبیل ببوو بەڵام بەهۆی گەورەی تەمەنیوە کە لای خۆی کاری پێناکاتن. بۆیە مامۆستا سۆ پێشنیارێکی بۆ کرد کە یارمەتی بدا لە چاکردنەوەی قوتابخانەکە و ئەمیش پارەکەی پێدەداتن بۆ بەیانەکەی. دوای ئەوەی وانەکانیان خوێند و ئەوە هەندێک یاریان کردو و بۆ خۆیان دانیشتون کە زۆر دڵخۆش ببوون. بۆیە مامۆستا سۆ داوای لە کچەکان کرد بۆ ئەوەی بڕۆن و بزانن ئاوات و هیواکانی باوکیان چییە. بۆیە کە لوکا چۆ لای باوکی لی دەپرسێتن ئەویش دەڵێتن من دەمەوێت بمە یاریزانی ماراسۆن کە سەرڕای ئەوە یەک قاچی هەبوو و باوکی لیۆ دەیوت کە هیوای من ئەوەیە بمە فڕۆکەوان و دایکی جیتی وتی من دەمەوێت بمە ئاگرگوژێنەوە و ژیانی خەڵکی ڕزگار بکەم. و هەروە پووری لوکا وتی هەر لە مناڵیوە خەمنی من ئەوە ببوو بمە شاژن. بۆیە تام باوەش پێدا دەکاتن دەڵێت تۆ جوانترین شاژنی. و بۆ ڕۆژی دواتر کە لە قوتابخانە تەواو دەبن ئەوە لە ڕێگای چوونەوە مامۆستا سۆ ئەوانی بردەوە ماڵەوە لەبەر ئەوەی باران و هەورە بروسکێکی بەهێز بوو و کاتێک تام گوێی لە شیرەکەی هەورە بروسکە ببوو ئەوە ترسا و ڕای کرد تاوەکو مامۆستا سۆ منداڵەکانی لە جوێنێکتر بەجێ هێشت و چۆ لای تام کە مامۆستا سۆ وتێ تام هەورە بروسکە ئەوان نایانەوێت ئازارمان بدەن و بۆیە دێن کە ئەمانە دایک و باوکتن کە دەیانێت بزانن تۆ باشیت یان نا. و هەروە مامۆستا سۆ دەڕواتە ژێر بارانەکە وتی سیر بکە هیچ نییە. بۆیە تامیش دەڕواتە ژێر بارانەکە و دەڵێتن کەوا من زۆر باشم و هەروە زۆر برتیان دەکەم. و مامۆستا سۆ بە قسەکانی زۆر کاریگەر دەبێتن و هەروە بۆ شەوەکەشی مامۆستا سۆ پەیوەندی بەو کۆسەوە دەکاتن کە باوکی لوکەی بێزار دەکرد کە دەویست ماڵەکەیان بە زۆر لێ بکڕێتن. بۆیە پیاوەکەی بەگرتن داو و دوای چەندین مانگ گەیشت لە مانگێک بەر لە تەوابوون و قوتابخانە کە مامۆستا سۆ گەشتێکی ڕێخست بۆ منداڵەکان و خێزانەکانیان بۆ ئەوەی جەوێکی خۆش بەسەر ببەن و هەمووشیان لە شوێنێکی خۆش کۆ کردەوە و یاریان دەکرد کە خێزانی منداڵەکان لە منداڵەکان زیاتر دڵخۆش ببوون. و لەو کاتەدا بەڕێوەری قوتابخانەکان لەوێ بوو و هاتووتی ساڵێکی تر لوکا دەگوازێتەوە بۆ قوتابخانەیەکی تر کە بەم شوێ لە قوتابخانەکە دەڕواتن و هەر بۆم هۆیەوەش چوار قوتابی دەمێنێنەوە و دەبێت قوتابخانەکەش دابخرێت و لەو کاتەدا دەزانین کەسێکی هیچ و پوچە و جێی منداڵەکانی دەگرێت. بەڵام لەو کاتەدا کەسێک دێتە لای مامۆستا سۆ کە پێی دەڵێتن گوێ بە قسەکانی مەدا لەبەر ئەوەی تۆ کەسێکی بەهێزیت و کە توانیت ئەم منداڵانە نەجات بدەیت بۆیە بەردەوام بە. و هەر بۆیە مامۆستا سۆ چۆ لای گەورەی گوندەکە کە پێی وت دەکرێت منداڵی تر بهێنمە قوتابخانەکە بەم شێوەش قوتابخانەکە داناخرێتن و گەورەی گوندەکەش بە بڕیارەکەی ڕازی دەبێتن و هەروە پەیوەندی بە کەسێکەوە دەکات کە پاڵپشتی دارایی زۆر باشی بۆ قوتابخانەکە دابین دەکات و دەینێرێت و هەروە ڕێهێنان بە کچەکان دەکاتن کە خەریکی پێشکەشکردنی ئاهەنگێکی بچووک ببوون بۆ ئەوەی منداڵەکانی تر چاویان لێ بکاتن و بێن قوتابخانەکە. و هەروە مامۆستا سۆ بانگێژنامەی بڵاو دەکردەوە بۆ خەڵکی
بۆ ئەوی بێنە ئاهەنگەکە و هەروە قوتابخانەکەشی ئامادە کرد بەڵام هاوسەرەکەی دڵتەنگی ببوو لەبەر ئەوەی هیچ گوێی بە تەندروستی خۆی نەدەدا و هەروەلی گەشتەکەی بەبیر مامۆستا سۆ هێنایەوە بەڵام مامۆستا سۆ داوای لێبوردووی لێ کردووتی ناتوانم منداڵەکان جێبهێڵم وەلی زیاتر دڵتەنگ دەبێتن بەڵام زانی سۆ حەقا و پاشان نامەیەکی بۆ دەنێرێت و دەڵێت شانازیت پێوە دەکەم بۆیە دەگەنە ڕۆژی ئەهانکە و سۆ منداڵەکان لەگەڵ خێزانەکانیان کۆ دەبنەوە و کە چاوەڕێ خەڵکیان دەکرد بۆ ئەوەی بێن بەڵام کەس نەهاتن و مامۆستا سۆ لە خەمان لە هۆش خۆی دەچێتن و پاشان دەیبەنە نەخۆشخانەوە کە منداڵەکان و خێزانی منداڵەکان زۆر دڵتەنگی ببوون و دوای پێشکەنینی بۆیان دەرکەوت کە نەخۆشیە کۆنەکەی بۆ گەڕاوەتەوە و بە دکتۆرەکان دەڵێن دەبێت نەشتەگەری بۆ بکرێتن و هاوسەرەکەشی لیلا بوو و بۆ ڕۆژی دواتر سۆ ئامادە دەکەن بۆ نەشتەگەری و وەلی دەڕواتە قوتابخانەکەی وانە بە منداڵەکان دەڵێتن و دوای نەشتەرگەرەکەش ئەوە خێزانی منداڵەکان هەر خەریکی منداڵی تازە بهێنن بۆ قوتابخانەکەیان بۆ ئەوەی دانەخرێتن و وە کۆتا ڕۆژی قوتابخانە مامۆستا سۆ تەندروستی باشتر دەبێتن و کاتە گەشتە قوتابخانەکە ئەوە هۆن بەڕێوەبەر قوتابخانەکان دێتە لای و پێی دەڵێتن بەیانە قوتابخانەکە دادەخرێت لەبەر ئەوەی چوار قوتابی دەمێنێتن وە سۆ بە قسەکانی تێک دەچێت بۆیە دەڕواتە ژوورەوە و کە بینی هەموو خێزانی منداڵەکان لەوێ ئامادە ببوون و لێدا بەخێر هاتنیان کرد و گەوری گوندەکەش زۆر سوپاسی کرد بۆ ئەو هەموو شتەی بۆ گوندەکەی کرد و پاشان منداڵەکان ئاهەنگێکی بۆ مامۆستایەکەیان ساز کرد و ئەو گۆرانیان ود کە مامۆستا سۆ حەزی پێ دەکرد وەلو کاتەدا خەڵکی گوێیان لە مۆزیقایەکە ببوو بۆیە هەمویان هاتن و لە پەنجەرەکەوە سەیریان دەکرد کە گوێیان لەم گۆرانیە دەکرد کە خۆشەویستی خۆیان بۆ مامۆستایەکەیان دەردەبڕی و دوای تەواوبوونیان ئەوە منداڵەکان دەگرین و دەڵێت چیتر ناتوانین بتبینەوە بۆیە مامۆستا سۆ دەڕواتن و منداڵەکان لە باوەش دەکاتن دەگریت و خەڵکی بە دیمانەکە زۆر دڵگران دەبێتن و پاشان لوکا جلی دەرچوون لە بەرەکات و مامۆستا سۆ کارتی دەرچوونی دەدات و دەڵێت کە تەنها خوێندنەکەت بە ئامادەکەت دەگەیەنێتن بۆیە دواتر لوکا بە گریان وتی هەموو مامۆستایەکان ئێمەیان جێهێشت تەنها تۆ نەبێت و بەڵێن دەدەم زۆر باشی بخوێنم و بۆ ئەوەی بمە مامۆستا و یارمەتی خەڵکی بدەم بۆیە دەڕواتە لای مامۆستا سۆ لە باوەش دەکاتن و مامۆستا سۆ ئەو یادگاریانە و هاتەوە یاد کاتێک لەگەڵ منداڵەکانی بەسەر دەبرد و ئەو کاتە خۆشانەی کە بەسەریان بردوبوو وەلەو کاتەدا خەڵکی منداڵەکان لە قوتابخانەدا دانا بۆ ئەوەی بخوێنن و هەروە قوتابخانەکەش دانەخراو و مامۆستا سۆ پێشوازی لە منداڵەکانی دەکرد کە تاوەکو ئێستا مامۆستا سۆ بەڕێوەبەری ئەم قوتابخانەیە بەم شێوەیەش هاتنە کۆتایی ڤیدیۆم جارەمان ئەگەر باوەستکە بەدڵ بوو لایک و سەبسکرایب بکە و بۆ پێشنایەکیش لە کۆمنت بما بنووسن خواتان لەگەڵ تاوەکو ڤیدیۆی داهاتوو.